لەگەڵ کۆتایی هاتنی هەڵبژاردنەکان بەڵێنەکانی ئارامی و هەلیکار و خزمەت و کوردستانێکی بەهێز کۆتاییان هاتوو. حکوومەتی هەرێمی کوردستان سەرڕای خراپی بادی دارایی هاوڵاتیان بڕیاری زیادکردنی باج و ڕسوماتەکانی لەسەر شوێنە بازرگانیەکان خستۆتە بواری جێبەجێکردنەوە. لەو چوارچێوەیەشدا پارەی کارەبای نیشتیمانی لەسەر کارگەکان و ناوچە پیشەسازی و دوکانەکان پێنج هێندەی جاران زیاد بووە و خاوەنی کارگە و پێشەنگەکانی ئۆتۆمبیلێژ نیگەران و ڕای دەگەێنن. بڕیارەکانی حکوومەت ناچار بە داخستنی شوێنکارەکانیان دەکات. 4 مانگ ملیۆنێک و 620,000 مان بۆ هاتووتەوە. یعنی من ئەو حیرسەی کە هەمە لەو معرەزەی ئەمن دەیدەم بە حکوومەت بە کاملی، یعنی بەس کارەبایەکەمان بەلاش داتێ. من ئیش بۆوی دەکەم. کاکە من تۆڕنەم نییە، من کۆسرەم نییە، من لەحیمم نییە، من تەنها گڵۆپم هەیە. یعنی ڕووناکایی یعنی وان چولێ واتە نازانم چییە بە 130 دینارە، یعنی جاران 15 دینار بوو، یعنی 1.5 زیادی کردووە. چونکە هەوای داهاتوو معرەزەکە داخل، چونکە ئەوەندە دێتەوە بە ئیسێبە. ئێستا ئەگە بێت حکوومەت و چارەسەرش بۆ وازی نەبیت نەزۆشتە بۆ هێمە کارەبای معرەزەکان ببڕین. چونکە مانجێ ڕابردوو 650,000 هاتەوە، ئەو مانگە دووبارە هاتەوە توی 780,000 هاتەوە توی سادەکە. ئەدا غێری ئەوەیدا بۆ مانجی دای ئاین دەبێتەوە 3 مانجکە 4 مانجکە دێتەوە، دەڵێ ملیۆنێک و 840,000 دینار دێتەوە. ئەگە بێت ئەو بارەی بێت و هەر سەمان زیادکە ناتوانین کارەبای ڕستی ببڕێ حکومەت ببڕێ بۆ ئەوەندە نەیانێ. ئێستا کەینێ هەر کڕەتیش ساعتمان بۆ دەخوێنرێت 2 ملیۆن و 300 400 200 لە 2 ملیۆنی تێدەپەڕێک. هەموو شتەکان بۆمە بوونە جێگەی ئەوەی کە قورسایی بکوێتە، یعنی ئاسانکاری بۆمە نەکراوە لە زیاتی ئەوەی کە ئاسانکاریمان بۆ بکرێ قورساییمان خراوەتە سەرێ. لەوەمان وایە کە ئەو بازەی کە لەسەر کارەبایاندانەوە ئەو ڕسوماتانی کە زیادیان کردووە ئەوانە بێننەوە جێگای خۆیان بەلانی کەمەوە خەڵک چاوەڕوانی ئەوەی بوویان کەمتر بکاتەوە، بەس ئێستا زیادیان کردەوە. زیادکردنی ئەو ڕێژە زۆرەی پارەی کارەبای نیشتیمانی قورساییەکی دارایی زۆری خستۆتە سەرشانی هاوڵاتیان. بۆ ئەو مەبەستەش پێیان پەیوەندی بە وتەبێژی بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانیەوە کرد، بەڵام ناوبراو بە بیانی و ئەوەی زیادکردنەکە پەیوەندی بە ئەوانەوە نییە ڕەتی کردەوە لێدوان لەسەر ئەو بابەتە بدات. کارگەکان و پێشەنگەکانی ئۆتۆمبیل و دوکان و مارکێتەکان و ناوچە پیشەسازیەکان بە بیانی و ئەوەی کە شوێنی بازرگانین، ئەنجومەنی وەزیران و وەزارەتی کارەبا لە سەرەتای ساڵی 2007ەوە یەکەی کارەبای نیشتیمانی لە 25 دینارەوە بۆ 130 دینار بەرز کردوتەوە. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەکە یەکێتی و پارتی هاوشێوەی سەرۆت و سامانی وڵات بێباکانە بەردەوامن لە تاڵانکردنی گرفانی هاوڵاتیان و 27 ساڵە جگە لە نەهامەتی هیچی تریان بۆ هاوڵاتیانی ئەم هەرێمە پێ نەبووە. عەبدولسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.